لە ناوەتەکان من علاقیم کردیا تقریبا سارێک هەر لەو سەردەمیشەوە من بەردەوام بوویمە لە تیشکردنی مەچینان زۆر ئیشەکی زەحمەت زۆر نەمدەزانیەوە زەحمەتاگەرە مەحال وە من خۆم دووساری ئەوی شەی بکەم پاشی 30 سال ئیشەکەم خلاص کرد یانی زووتر لە 30 سال لە 15 سال کە دەستم پێ کرد ئەم ئیشەکەم تەواو کرد 15 ساڵێستان بێ نیازم ئەو ئیشەش نییە لە کوردستان بە دوێ داچوونم کردیە لە هەولێر چونکە مشتریم هەیە لە شێلازێ مشتریم هەیە لە سولەیمانی چوویمە بۆ چێشتکردین پرسیارم کردیا گوتیان میەشتیوە ئەوە ئێتمنانم پێیا کردیا لەبەر هەندێک ئەرێم ئەو ئیشە نیە لە دەرەوەی سنوورەکان ئێمە هاوسنوورین دەگە ئیران و تورکیا لە ئەوەی لە شەمزینان بۆم دێن چەند نەفەرێکم دەینن لە ئەودی و لە خانێ و لە نەقەدە دەینن بە منشاعیدین تەحویل دەن ئەبەنەوە لە سۆران و ئەطرافی سۆران هەمووی دێتە تا خەلیفان و باسن و بارزان و عاجۆمەران ئەوەی ئەو ئیشەش زۆر پێویستە مەچینە دوو وەرەقە هەتا 400 دلار هەیە علاقان ئەکڕن بیجی ئار بە 400 ئەوە بە دوو وەرەقەی ئێستا ویان لێکردێکی پێکاتە خوارێ سێوەز بات کە بازاری هەر کەلکی نەمایە ئەوەی پێش ئەوەی هەیتی 4 ساڵە پیش پێکات گەلە چاندینن چاکیانەکەمەوە یان موسەر بیلادی زۆر باشتر لە بیلادی ئەگەر ئەوە هەلاق چاو کاتەوە بەسەرپەترە لەوەی تا بچێشتە نو بکڕی هەم کەیفێتی باش نییە هەم هیچێکی باشە داتەوە ئەوانەی سەردانیم نەکەن زۆربەی سەرتاشەکانن عەلاقەکانن دواییش لە ماڵەوە هەر کەسێک مەچینەی هەیە ئەکەویت کۆرەبی یا ئەوێ سفر بکات دەینن ئەوانش دێنن لە ماڵەوەش زۆر دەینن خەڵک هۆگر هەڕوو لە ساڵی 2013 سەردانی وەستا عەلی یەکەم لە سۆران کەمەچینان تیژ ئەکاتەوە پێش ئێستا کەمەچینەمان کۆڵدەبوو لە کار دەکەت فڕێمان ئەدا بەڵام ئێستا مەچینە لە لای وەستا عەلی تیژ دەکاتەوە خۆش بۆ کاری کە ئەوەیە کە ئێمە مەسروفمان ناڕوە مەسروفمان ناڕۆ فکرێ پێ ئێستا مەکینە بە 150 دلار 200 دلار 300 دلارە ئەوە ئیستیفادەی زۆرە لەو بێمە پێویستمان بەکڕێنی مەچینە ناکرێت عەلاقەکان زۆربەیان مەچینەیان خۆشەوێ گەلەچان مەچینەش ئەکڕن بە 200 دلار ئەڕواتە تا بیجی ئارەکردن بە 400 دلار ئەو مەچینە 6 مانگ حەیبێکەویتێ هەم کۆرەبی هەم دەنجەکەویتێ پێویستی هەیە بە چاکردنەوە بەرەم نرخەکانیشمان چۆن بەڕاستی ئەگەر لۆت باسکەم ناموێ ڕێکلامی بکەم لە 5,000 تا زۆر 10,000 باشە تیژ بکەمەوە عیار بدەم